دوای تێپەڕبوونی زیاتر لە 4 مانگ بەسەر تیرۆرکردنیدا تەرمی عەلی خامنەی ڕێبەری باڵای پێشووی کۆماری ئیسلامی ئێران لە شاری مەشهەد و لە نێو حرەمی ئیمام ڕەزا بە خاک سپێردرا. بەمەش پەردەی کۆتایی لەسەر 86 ساڵ تەمەنی خامنەی بە زیندویی و 4 مانگ و چەند ڕۆژێک بە مردووی و وەک تەرم دادرایەوە. مەراسیمەکە کە بە یەکێک لە گەورەترین مەراسیمەکانی ماڵاوایی و بە خاکسپاردن لە مێژووی نوێی ئێراندا دادەنرێت. کۆتایی بە گەشتێکی هەفتەیی هێنا کە چەندین شاری نێوخۆیی و عێراقی گرتەوە. عەلی خامنەی لە 28 شوباتی ئەمساڵدا لە یەکەم ڕۆژی هێرشەکانی ئەمریکا و قەوارەی ئیسرائیل بۆ سەر ئێران لە ناوچەی پاستوری تاران لەگەڵ 4 کەس لە ئەنجامانی خێزانەکەی کچ، زاوا، بووک و نەوەیەکی و چەند بەرپرسێکی سەربازی دیکە تیرۆر کرا. مەراسیمی ماڵاوایی و بە خاکسپاردنی تەرمەکان 7 ڕۆژی خایاند لە تارانەوە بۆ قوم و دواتر بۆ شار و مەزارگە پیرۆزەکانی شیعەکان لە نەجەف و کەربەلا لە عێراق، دوجار گەیشتە شاری مەشهەد و لە بەرەبەیانی 7ەمین ڕۆژدا بە خاک سپێردران. بە پێی سەرچاوە فەرمیەکانی ئێران کۆی گشتی ئەو کەسانەی بەشداریان لە مەراسیمەکاندا کردووە لە نێوان 41 بۆ 43 ملیۆن کەس بووە و تێکڕای بەشداری هەر تاکێک کاتژمێر و نیوێک بووە. بە پێی راپۆرتە فەرمیەکان تەنیا لە شاری تارانی پایتەخت قەبارەی بەشداربووان لە نێوان 7 بۆ 15 ملیۆن کەس خەمڵێنراوە. بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم قەرەباڵغێش حکوومەتی ئێران پایتەختی گۆڕی بۆ ناوچەیەکی گەورەی میوانداری و زیاتر لە 4 ملیۆن جێگەی خەوتنی بۆ ئەو کەسانە دابین کرد کە لە شارەکانی دیکەوە هاتبوون. لە عێراقیش کە تەرمەکان برانە مەزارگەکانی نەجەف و کەربەلا بەشداری هاوڵاتیان لە 10 ملیۆن کەس نزیک بووتەوە. لە شاری مەشهەد بەهۆی چڕی زۆری دانیشتوان و داخرانی شەقامە سەرەکیەکانی وەک شەقامی ئیمام ڕەزا بەرپرسانی ئەمنی ناچار بوون بۆ گواستنەوەی تەرمی خامنەی و خێزانەکەی پەنا بۆ کۆبچەر برن تا بیان گەێنە نێو حرەمی مەشهەد. تەرمی خامنەی لە ڕەواقی دارولزیکر و لە نزیک ڕەوزەی ئیمام ڕەزا نێژرا. ئەم شوێنە پێگەیەکی مێژوویی هەیە چونکە جگەلەوەی مەزاری ئیمامی 8هەمی شیعەکانە گۆڕی چەندین کەسایەتی سیاسی و ئاینی وەک عەباس میرزا شازادەی جێنشینی قاجار و ئیبراهیم ڕەیسی سەرۆکۆماری پێشووی لێیە و پێشتریش هارونە ڕەشید خەلیفەی دیاری عەباسی لە هەمان مەزارگەدا نێژرا بوو. لە کاتی مەراسیمەکەدا مستەفا خامنەی کوڕی گەورەی ڕێبەری پێشوو بە ئامادەبوونی مەیسەم و مەسعود خامنەی برای نوێژی مردووی لەسەر باوکی و خێزانەکەی کرد. خاڵی جێگەی سەرنج لە هەر 7 ڕۆژی مەراسیمەکەدا ئامادەنەبوونی مستەفا خامنەی بوو کە وەک جێگر و ڕێبەری نوێی ئێران ناسێنراوە. ناوبراو لە هیچ کام لە مەراسیمەکانی تاران، قوم، عێراق و مەشهەد دەرنەکەوت و تەنیا بە پەیامی نووسرا و بەشداری کرد. ئەم مەراسیمە وێڕای لایەنە ئاینیەکەی وەک نیشانزانێکی هێزی جەماوەریش لە کاتی جەنگدا لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە بەکارهێنرا. مەراسیمەکە لوتکەی گەورەترین مەراسیمەکانی ماتەمینی لە مێژوودا گرت و ئامارەکەی بە خاکسپاردنی CM ئانادۆری هێندی شکاند کە 15 ملیۆن بەشداریان تێدا کرد بوو.